دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ناوچە گەشتیاری و هاویناوارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە دروست کردووە بە شێوەیەک سەردانی گەشتیار بە ڕێژەی لە سەدا 70 بۆ 80 کەمی کردو و کاسبکار و فرۆشیارانی ناوچەکە بەدەست بێ بازاڕیەوە گیرۆدەن ڕۆژانە تەنیا دوکان و شوێنی کارەکانیان دەکەنەوە و هیچی تر ئەمە قسەی کاسبکارێکی ناحی بیارەیە. هۆکارەکەی زیاتر بۆ ناوخۆی دابشکردنی موچەیە ئەو بۆ 40-50 ڕۆژە بێ موچە نەدراوە اینجا ئەم شەڕش کاریگەری هەیە لەسەر عەرەبەکان کەیەن بۆ ئێرە کەس لە ماڵەوە دەرناچێ بۆهۆی ئەم شەڕ و هەراوە هەیجا ڕۆژانە بۆ دانیشتنەکە یەین و تەواو وەڵا خەڵک نایە کەمی ئەگەر بێشن سێرێکە نۆڕ تەنیا قەیرانی دارایی موچە نییە شەڕی ئێران و ئیسرائیلی جۆکارێکی دیکەیە لە ئێستادا پێنەدان و گیرفان بەتاڵی خەڵک و موچەخۆر هۆکارە دیارەکەیە کەوای کردووە تەنانەت سەردانی گەشتیاری عەرەب و ناوخۆ تەواو کەم ببێتەوە. وڵایی گەشتیارەکە ئەتوانم بڵێم هەر نەماوە ئەو بازارگەی بیارە خۆتان تەسویری نەڵی کەرەنتینەیە یعنی سوێن وەخە ئەترسی یعنی ئەگە خۆتان کامێرەتان پێ تەسویریکەن باوەڕ کە دوکانەکان هەنێکیان نەکراوەتەوە یعنی کابرا ئەگەر پشت فرۆشی گەشتیار بێت دوکان ناکاتەوە بە ساعت 2 خەریکە عەسرە ساڵان پار ئەم کاتە ئێرە جمەیە هەو ئەم ساڵ بۆنە یەکەم پێمەعاشیەکە بە تایبەتی پێمەعاشەکە وای کردووە لێرە کەس نایێت بۆ ئێرە یعنی جاران عەرەبی ژەهاو بۆنە ئەم شەڕەوە عەرەبیش نایە کەس نایە بۆ ئێرە جاران باش بۆ عەرەبەکەمان هەبوو ئێستا نە عەرەب دێ نە کورد دێ نە خەڵکی لای خۆمان شارە زوور نە سلێمانی کەس نایێت ڕوو ناناکات ئێرە. ساڵانە لەم وەرزەدا هاویناوار و ناوچە گەشتیاریەکانی هەڵەبجە جمەیان دات لە گەشتیاری عەرەب و بیانی و ناوخۆیی بەڵام پێنەدانی موچە لە ناوخۆدا و ئاڵۆزی و جەنگ لە ناوچەکە داوای کردووە خەڵکی بە ڕێژەیەکی زۆر کەمتر بچنە ناوچە گەشتیاریەکان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام نەحی بیارە.